نزیکەوە گەداری خەمی وڵاتیانی چەندین گەڕێکی هەولێر بووم کە گرفتی کەماویان هەبوو. پارێزگا و شارەوانیەکان هەموو هەوڵێکیاندا تاکو بە ڕێگای جۆرە و جۆر ئەو بۆ ئەم گەڕەکانە دابین بکەم. بەداخەوە هەندێک لایەن هەولیاندا کە کێشەی دەیان ساڵە و نەهامەتیەکانی خەڵک کەن بە کەرەستەی بانگەشە و ململانەی سیاسی. کێشەی کەماوی بە چەند تانکەرێکی ئاو چارەسەر ناکرێت، بەڵکو پێویستە پرۆژەیەکی وەک ئەمە بخرێتە گەر کە ئاوی زەی گەورە بگەینێتە شاری هەولێر. ئەم پرۆژە بە قەبارەیەک ئاو دەگەێنێتە شاری هەولێر کە تا نزیکەی 30 ساڵی دیکە هەولێر کێشەی کەماوی نامێنێت. جیاواز لە هەموو بەرنامەکانی دیکە هاتوو باسی پرۆژەیەکی تاقانە دەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. پرۆژەیەک کە وەڵامی ئەو پرسیارە وەردەگرین کە توانای کۆمپانیا و وەبەرهێنەری ناوخۆیی لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە، لە هەمان کاتدا کێشە و گرفتێکی زۆر چارەسەر دەکات بۆ هەولێری پایتەخت. ئێرە پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرایە لە هەولێری پایتەخت و بە دیاریکراویش لە سەر زێی گەورە. ئەم پرۆژەیە لە توانایدایە لە یەک ڕۆژدا 480,000 مەتر سێجا ئاو بپاڵێوێ و لە یەک کاتژمێریشدا 20 بۆ 21,000 مەتر سێجا ئاوی خاوێن بۆ گەڕەکەکانی شاری هەولێر دابین کە. گرنگێکی تری ئەم پرۆژەیە ئەوەیە کە 5,000 دەستی کار تێیدا شەو ڕۆژ کار دەکەن و بەرهێنەرێکی ناوخۆیی سەرپشتی دەکا. بەڵام هەموو ئەمانە پێویستی بە پاڵپشتێکی تەواو هەیە، ئەویش حکومەتی هەرێمی کوردستان و خودی سەرۆکی حکومەتە بۆ پاراستنی ئاسایشی ئاو و ڕزگاربوون لە قەیرانی کەمئاوی بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت. هەر ئەوەشنا ئەوەی لە پشتی منەوەیە پرۆژەکە زۆر بە چڕی کاری تێدا دەکرێ و لە ئایندەیەکی نزیکدا کارەکانی تەواو دەکرێت. لە هەمان کاتیشدا پاراستنی ئاوی ژێرزەوی یەکێک دەبێت لە هەنگاوە هەرە باشەکان کە ئەم پرۆژەیە پارێزگاری لێ دەکا. لە ساڵانی ڕابردوودا لەسەر زێی گەورە ملیاران مەتر سێجا ئاو بە فیڕۆ دەچوو، بەڵام ئێستا بە پلانێکی حەکیمانە و پاڵپشتی حکومەتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیا و وەبەرهێنەری ناوخۆیی ئەم پرۆژە استراتیژیە لە کەمتر لە وادەی خۆیدا بە گوژمەی نزیکەی 500 ملیۆن دۆلار دەچێتە بواری جێبەجێکردنەوە. پرۆسەی وەرگرتنی ئاوی پرۆژە لە زێی گەورەوە دەست پێ دەکات و پاکردنەوە و پاڵاوتنی ئاوەکە و فلتەرکردن و کلۆرکردنی ئاوەکە بە ستانداردی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO عێراقی جێبەجێ دەکرێت. لە دەستپێکەوە قۆناغ بە قۆناغی پرۆژەکە لەگەڵ ئەندازیاری پرۆژەکە دەخەینە ڕوو. دەمەوێت لە سەرەتای بەرنامەکەەوە جەنابتان وەکۆی کە چۆنڵی لە بەردی بناغەکەەوە لەگەڵ ئەم پرۆژیان سەرپەرشتیاری ڕاستەوخۆی پرۆژەکەن بە شێوەیەکی گشتی پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا لە چی پێگاتوە لەسەر زەی گەورە. ئەو پرۆژەیە لە سێ قسمی ڕئیسی پێکاتوە، لە سێ بەشی ڕئیسی پێکاتوە. ئەو شوێنێک کە ڕاوەستاینە ڕوحی ئیشەکەیە کە لێرە ئەو وەردەگیرێتن پێی دەڵێن ئینتێک و حوزێکی زۆر گەورەیە، گەورەترین حوزی تێدایە کە بە 20 تەمپی گەورە هەر دانەیەکیان 1500 مکعب لە سەعاتێک دەفع دەکاتن کە کۆی گشتی دەکا 30,000 مکعب. ئەو لێرە 30,000 مکعب بە سەعاتێک دەگا لە گاینج کە مەسپای پاڵاوگەی ئاوەکەیە، لەوێوە 20,000 مکعب لە یەک سەعات تەصفێ ئاوەکە دەکرێت و دەنێردرێ بۆ ناو شاری هەولێر بۆ سێ بیران کە 5 خەزانی 100,000 مکعبی لە یەکە کۆی گشتی دەکا 100,000 مکعب. لەوێشەوە
تەوزیعی شاری هەولێر دەکرێتن بە 4 بۆڕی قەبارە جیاواز. باشە ئێمە ئێستا لەسەر زینەمە بیدایەتی پرۆژەکەیە بۆچی ئەم شوێنە هەڵبژێر خۆتان هەڵتابژاریا بە پێیەوەی چۆڵی هەستنگان تا بۆ کرد گونجاوی شوێنەکەی لێرە بڕیاتانە لێرەوە پرۆژەکە دەست پێ بکەن. دوا بە دوای ئەوەی لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان و کە ڕاست پێدراین بۆ ڕۆژی دووەم بە ڕاوێژکردن لەگەڵ ئەندازیارانی ناوخۆیی و دەرەوە دەرکەوت کە ئێرە ئەم شوێنە باشترین شوێنە بۆ ئەوەی ئینتێکی لێ دابنێن و ئاوەکەی لێ ڕاکێشین. پرۆژێکی گەورەی لەو شێوەیە و ڕاکێشانی ئاو بۆ تەواوی بەشێکی زۆر لە گەڕەکەەکانی شاری هەولێر بێگومان پێویستی بە وزەی کارەباشەیە. ئەم وزەیە چۆن دابی نەکرێت لەم پرۆژەیە؟ طبعاً پرۆژەکە زۆر گەورەیە پێویستی بە کارەبایەکی یەکجار زۆر هەیە کە نزیکەی 30 مێگا کارەبای پێویستە بۆ ئەو پرۆژەیە. 30 مێگاش دەبێت پرۆژێکی تێی بۆ دابین کرێت کە ئەو کارەبایە ڕاکێشرێت لە زمانی نەفسی پرۆژە تاوەری کارەباش ڕادەچێشین بۆ پرۆژەی فریاگوزاری ئاو کەس خۆی لە 105 تاوەر وەردەگرێتن و ئەو تاوەرەش ئەگەر لە شوێنێک 20 تاوەر ڕابچێشرێ بە پرۆژەی گەورە دادەنرێتن کە ئێمە ئێستا 125 تاوەڕ ڕادەچێشین بۆ ئەو پرۆژەیە کە زۆر گەورەیە و زۆر ئیشی تێدا دەکرێت. وا پێم خۆشە بچین بڕگەکانی کەش بەسەر بکەینەوە یەکەیەکە فەرموو. لە بەشی یەکەمی پرۆژەکەەوە هاتین دەبینیمان بە شێوەیەکی چڕ ئیشی تێدا دەکرێت دەمێ بزانم ئەم بەشەی پرۆژەکە لە چی پێکاتوە. ئەم بەشەی پرۆژە لە پاڵاوگەی ئاوە تەسپێکردنی ئاوە کە بە چەند مەرحەلەکدا تێدەپەڕی کە معقەتترین مەرحەلەیە و ئەو ئیشەی کە لێرەدا دەکرێتن هەتا لە تەسفیەکانی دیکەشدا نەکرایە کە زۆر گەورەیە زۆر پێشکەوتووە کە بە چەند مەرحەلەکدا تێدەپەڕیتن بە 2 بۆڕی 106 سانتیمی دێتە ئەو مەرحەلەی پاڵاوگەی کە یەکەم جار دێتە کاسکێت کە ئاوەکە دەچیتە شوێنێکی بڵند وەکو شەلالێک دادەبەزی دێتە خوارەوە پاشان دێت لە بۆ پڕی کلێریفای کە تەسفیە 4 خەزانی گەورەمان هەیە لەوەی کە تەسفیەی مەرحەلەی یەکەمی لێدا دەکاتن دوایی 16 خەزانی کەمان هەیە خەزانی گەورە کە هەردوو دانە لەو خەزانە گەورانەی ئێستا کە لێ ڕاوەستاینە تابعی ئەم 16 دانەینا. بەرهەمێنانەکەی چەندە تواناکەی چەندە؟ تواناکەی لە سەعاتێک 20,000 مکعبی تەسفیە دەکاتن 20,000 مکعبی تەسفیە دەکاتن لەناو لە بینی هەر 8 خەزان 2 دانە تەوزیعی ئاو هەیە کە بە 22 بۆڕی قەبارە جیاواز تەوزیع دەبیتن کە شێوازێکی زۆر معقەدە بەس ئەلحەمدولیلا بە زۆر بە پێشکەوتووی و بە کوالیتێکی بەرز لە ئیشکردن داینە. دوای ئەوەی لە مەرحەلەی کە دەچێتە ئەو 16 خەزانە کە مەرحەلەی دووەمی تەسفیەکردنی ئاوە دەچیت 2 غرفەمان هەیە قاعی گەورەی کە خەزانی گەورەی تێدایە پێی دەڵێن فیلتەرینگ لەوێن دەرێ ئاوەکە بە چەند فلتەرێکدا تێدەپەڕیتن کە ئەو مەرحەلەی پێشی کلۆری تێ بکەین لەوێ خلاص بوو کلۆری لە ئاوەکە دەکرێت و دەچیتە خەزانەکانی سێبیران لەو مەرحەلەی خلاص دەبێت. گرنگی پرۆژەکە لە بۆریەکەی خۆی دەبینێتەوە چکە لە ڕێی ئەم بۆریانەوە ئاو داوینەکرێت بۆ پارێزگای هەولێر. جیاوازی بۆریەکە ئەستوریەکەی کوالێتیەکەی لە چی پێکاتوە؟ بەڵێ
ئەمە باشترینی کوالێتی بۆڕیەکەمان بەکارهێنایە کە کاربۆن ستیلە. ئەو نەوعیەتە ئەو مواسەفاتی کە ئەمە لەو پرۆژە بەکارمان هێناوە کە بۆ گواستنەوەی نەفتیش بەکاردێتن، نەفسی مواسەفاتە کە لە بۆ گواستنەوەی نەفت بەکاردێت کە دەبێت کوالێتی زۆر بەرز بێتن. و ئەو کوالێتیە سەروی مواسەفاتی دایرەی ئاوە کە لە سەروی ئەو مواسەفاتە هینایتمان لە بۆ گرنگی پرۆژەکە. باشە ناوەکەی ژەنگ ناکە تووشی کێشە ناوێت خێر بەخۆی کاربۆن ستیلە لە ناوەوە و لە دەرەوەی تەغلیف کراوە بە مادەیە کە هیچ ژەنگ و هیچ کەڕەکەک و هیچ خراپیەکی ناگاتێ. بۆریەکە درێژێکی زۆری هەیە ئەنیێتا دەگاتە پارێزگای هەولێر بە کۆمەڵە پرۆسیارڕوە ئەگەر هاتوو خەلەلێ کێشەیەکی تیا و چۆن لەی ئەو کێشەیە دەدۆزنەوە هیچ شتێکتان کردو تایبەتمەندی؟ بڵێ ئەم بابەتەش طبعاً ئەمە گرنگیەکی زۆرمان پێدایە. خەتی ئەنتەرنێتمان تقریباً مەترێک سەروی بۆڕیەکە خەتی ئەنتەرنێتمان ڕاکێشە لە هەر شوێنێک خەلەلێک هەبیتن لە کۆنتڕۆل شوێنەکەی دەزانین و دێت چارەسەری دەکرێتن. هەندێک جار لەوانەیە لەسەر ئەم ڕێگایە پرۆژەی تیا بکرێت چۆن ئەم ڕێگایە دیاریگەکرێنیانی هیچ شتێکتان دیاری کردووە خەتێک بێت کە ئەمە بۆری ئاوە بۆی نەشکێت تووشی شکان نەبێت؟ بڵێ سێ شڕی تەحسیرمان داناوی دوای ئەوەی کە بۆڕیەکە دەفن دەکەین. مەسەلەن دوای 20 سانتیمی سەروی بۆڕیەکە شڕیتێکمان دانایە ڕەنجی شینە. دوای ئەوە بە 8 سانتیمیدی پڕی دەکەینەوە کە خەتی ئەنتەرنێتی بەو طبقەیەدا دەبین ئەو زائیدەن شەریتەکی ڕەنجی زەردمان دانایە. دوای ئەوە 20 سانتیم بمینێ بگاتە ئاردی طبیعی سێ شڕیتی تکەدا دەنێن کە ڕەنجی سوورە، یعنی هەر کەسێک حەفریاتێک بکە ئیشێک لەسەر بکە ئەگەر لە خەتی یەکەم لە شەریتی یەکەم دەرباز بێ لە ئی دووەمی دێتە پێش و سێمی دێتە پێش، یان لەوەش پارێزگاری لێکراوە. پرۆژەکە هێندە گەورەیە، هەلیکاری بۆ 5,000 کەس ڕەخساندووە، لەو ڕێژەیەش 90%یان دەستی ناوخۆیین. من وەکو یەکێک لە دەرچوانی زانکۆ بەشی ئەندازیاری توانیم هەلیکار بەدەست بێنم و وەکووە چەندین یەکی لە هاوڕەکانی خۆشمەلا کە دەرچی ئەم بەشان توانیوانە هەمان هەلیکار بەدەست بێنن. هێمن گرو بە ستانداردی جیهانی پسپۆڕەکان لە شوێنی خۆی هەلیکاریان بۆ دەرخسێنێت و لەژێر ستاندارد جیهانیەکاندا تەواوی مافەکانیان بۆ دەستبەر دەکات وەکو موچە لە کاتی خۆی و کاژمێری کارکردن و وەزیادکردنی کاژمێری کارکردنیش کە هەندێک جار بۆ پێشخستنی پرۆژە و تەواوکردنی پرۆژەکانە بۆی بە زووترین کات خزمەت بە وڵات و بە شار بکەن کاتی زیادکردن کار دەکەین و لە بەرامبەر ئەم کاتی زیادکردنش هێمن گروپ تەواوی مافەکانی کارمەندەکانی خۆی دەستەبەر دەکاتن. خۆشی لە کۆمپانیا جێبەجەکاری هێمن گروپ دەکەین کە هەلیکارێکی زۆر باشی ڕەخساندووە بۆ گەنجەکانمان لە کوردستان دەستخۆشی لێ دەکەین. هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زۆر بە کۆمپانیا ناوخۆیەکان بدا تاوەکو هەلیکار زیاتر بڕەخسێ بۆ گەنجەکانمان لە کاتی موچەداندا هیچ کەم و کوورگێکی نییە لە کاتی خۆیدا موچەکانمان بۆ دابین دەکا. جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کێشەی کەم ئاوی لە شاری هەولێر بە تەواوی چارەسەر دەکات و دەبێتە هۆی داخستنی زیاتر لە 1000 بیری ئاو بە مەبەستی پاراستنی ئاوی ژێرزەوی و بە فیڕۆ نەدانی. جگە لەمانە لە ڕووی وەبەرهێنان و بازرگانی و گەشتیاری ئەم پرۆژەیە هەولێری پایتەخت دەباتە قۆناغێکی نوێوە.
کاگاری ئێسامە لەسەر پرۆژەی فریاگوزاری ئاوی خێراین بۆ هەولێری پایتەخت دەبینین زۆر بە چڕیکاری تێدا دەکرێت بەڕێزیشتان لایەنێکی پەیوەندیدارن دەمێ بزانم گرنگی ئەم پرۆژەیە چییە؟ من زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بۆ پێگەی پرۆژە بابەتێکی زۆر گرنگە بۆی هاوڵاتیان ئاگادار بنکەوە پرۆژە لە مەرحەلەشیدایە خۆشبەختانە پرۆژەی گەیاندنی خێرای یان فریاگوزاری گەیاندنی خێرای ئاو بۆ شاری هەولێر پرۆژەیەکە جگە لەوەی پرۆژێکی استراتیژی بۆ شاری هەولێر گەورەت دەبێتەوە گەورەترین پرۆژەش لە هەرێمی کوردستان بە قووەتی 20,000 متر سێجا لە کاتژمێرە کە دەکات 480,000 متر سێجا لە ڕۆژێکدا ئەو پرۆژەیە دەبێتە دەرسەیەک بۆ شاری هەولێر بۆی ئەو گیر و گرفتانێکەوە لە ماوەی 5 ساڵی دوایی کە هەی بووە ئەو چێشە گرفتانە چارەسەر بێتن بۆ ببێتە دەرکەیەکیش بۆ دەرسێکی بۆ ئاوەدانی زیاتر بۆ شاری هەولێر بە تایبەتی ئەو شوێنانێکەوە لە نێوان شەقامی 120 و 150 متریە یان لە دەرەوەی 150 مترینە هەروها ئەو بابەتە گرنجەکەشی لەوەیە زیاتر کەوە لە شاری هەولێر ئێستا کە دوو سەرچاوی ئاو هەیە پرۆژەکانی ئیفرازی 1 و 2 هەیە و بیرەکان هەیە بیرەکان تقریبا ئێستا کە حالیان 150 بە 150 ئاو بۆ شاری هەولێر دابین دەکەن ئەو هزار بیرەکان ژمارەیان 1300 بیرە وەکو ئاگاداریشن لە شاری هەولێر و دەوروبەری و لە زۆربەی هەرێمی کوردستان و لە عێراقیش بەردەوام ئاستی ئاوی ژێرزەوی لە دابەزیندایە لە شاری هەولێر تقریبا لە ماوەی 10 ساڵی ئەخیر تقریبا نێژی 150 هەتا 200 متر لە هەندێک شوێن ئاستی ئاوی ژێرزەوی دابەزی هەروەها ئینتاجی ئاویشی کەم بوویتەوە بۆیە ئەو پرۆژەیە دەبێتە دەرسەیەک و دەبێتە فریا دەرسێک بۆ بابەتی ئاوی ژێرزەویش و لەگەتەوە بوونی پەیتا دەکرێتن و بیرانە کاتێک کە تۆڕی ئاوەکە دەگەێنرێت ئەو شوێنانێکەوە بەبیری ئاو دەدرێتن یان سەرچاوی ئاویان بیرە دەکرێتن ئەو بیرانەدا بخرێتن کە دەتوانین برین بە چەند مەرحەلەیەک بە ماوەی 2 تا 3 ساڵان دەتوانین نزیکی 1000 هەتا 1100 بیردا بخرێت باش کاگاری ئەم پرۆژەیە دەبێتە چۆنڵی گرنتیەک بۆ دابینکردنی ئاوی پاک بۆ ماڵان و چۆنڵی قەیرانەکەش سەر هەڵ نەداتەوە تەنها ئاو بۆ چەنگەڕێکێکی هەولێر دابین بکات لە ئێستاکەدا هەندونیوی یان دەتوانانی برێن نێزیکی دوو هەندی هەرسێ پرۆژەکەیە و دەتوانم برێ هەندی هەرسێ پرۆژەکە و بیرەکانیشە تاسیرێکی زۆری دەبێت شاری هەولێر وەکو پرۆژەی فریاگوزاری کە خۆشبەختانە دەتوانم برێم ئەوە دوو پرۆژەیە لە بەرجی پرۆژەیەک دوورایە هەر لە ئینتێکی کە ئینتێک ئەویش دوو چاوەیە کە دێتن دوو هێڵی 1600 تاکو ناو محەتەی محەتەکە 20,000 بەران دوو بەشی تەواو جوایزە 10,000 بە 10,000 دوایە دوو هێڵی 1500 دێتە شاری هەولێر لەوێن دەریژدا لە ڕێی 4 هێڵ دەگوازرێتەوە و دەورە لە شاری هەولێر دەراتن لەسەر شەقامی 120 و 150. ئەم پرۆژە استراتیژیا تاقانەیە لەلایەن وەبەرهێنەرێکی کوردەوە جێبەجێ دەکرێت بە پێی شێوازی کارکردنی بێ پرۆژەکە پێش وادەی دیاریکراوی خۆی تەواو دەبێت چ دڵنیاییەک دەدرێت کە پێش وادەی خۆی ئەم پرۆژەیە تەواو بکرێت. طبعا مدەی پرۆژەکە ساڵ و نیوێکە ئەکیید هەموو مەشروعەکانیمە پێش مدەی خۆی تەواو بووە ئەوەش ئەکیید پێش مدەی خۆی تەواو دەبێت خاصەتەن ئەوە ئیشێکی خێریە ئەمن زۆر مهتەمەم بۆ مەشروعی حتا کارمەندەکانی مەش هەمویان یعنی و جەنابی سەرۆکی حکومەت لەسەرەوەی هەمویان زۆر مهتەمە بەو مەشروعی جا لەبەر ئەوەی ئەگە مەشروعەکانی کەمان ینی پێش فترەی دەبی ئەوە زۆر زیاتر احتیمامی پێ بدەین و زووتر لە وەختی خۆی خلاص ببین ئینشاءالله ئەو هاوینە ینی نایرین خەرچی هەولێر بەدەست بێئاویەوە بناڵێن ئینشاءالله ئەوسا لە هاوین هەموو تاکەچی شاری هەولێر مستەفید دەبن لەو مەشروعی و دوعای خێرمان بۆ دەکەن ئەوەلی بۆ حکومەتی هەرێمی کوردستان دووەم بۆ هێمن گوڕ. چوار کاتژمێر کارکردن لە پێناو تەواوکردنی پرۆژەیەکی گرنگ و استراتیژی بە تایبەتیش
بۆ هەولێری پایتەخت هەموو هەوڵەکان ئەوەن کە ئەم پرۆژەیە پێش وادەی خۆی تەواو بکرێت چونکە هەولێری پایتەخت بەم پرۆژەیە دەچێتە قۆناغێکی نوێ و بێئاوی و گرفتی کەمئاوی بە تەواوەتی لە هەولێری پایتەختدا چارەسەر دەبێت.